اوجی خودان کسو کار عیالن گناه ها وان جنکا وان پیره جنا بس سب کس توی خود کاک مسرور گناه ها والله گناه ها پیچه که وجدان خوب زفره پیچه که سری خوب بری خوب ده اسمان خوده بینه بیرا خود کاک مسرور مامک من سه تخته خسته بومجو سه تخته خسته مامک من مامی من ورقک نویساب دستی خو گل بختی و ما بس برای من دو جا بینن وضع من گلک خرابه هشکو مامی من برنا خود دید کتاته مامی من مرو چو بابی من ندید کاک مسور اف گناه گلک کاک مسور دیکا شیوان طه امینی چو بردگی آسایش گل بخاطر خود بس دو دقاس کاره خوب بینم از هر هاتیم نهلان بوان دلو سر و دلو کووانا و خما و چو مال سپیده چاوت خو و نکرن و کار خو ندید کاک مسرور بختی خود پیغمبرا بلا بس بیتن پیچه که وجدان بزفره کاک مسرور ام کردین ها خود ام کردیم خود ام سومال اش افغانستان ام نهاتینه خود بابو با پیرت مجی وکی هوا خباتا کریم خود وکی و شهید دایم خود مچ نماین منه کری چینکو بس مدو کلمه آزادی مد گوتنیت راستیه چینکو بس وی ظلامی گوتی من باشکفت خود ویتو موچه خود درست و نزانیده چلی کن اف ظلامه سال 1992 ورد پارزگاه دو که ها شش حیفا که لاین حزبه که خود ایجاد کرده ایکت ایجاد کرده یک گرت ایجاد کرده پکک ایجاد کرده حوال شاسواری دمایی که گوتی حوال کاظمیه یعنی حجت نمان نهاد نه بابو هواره مروه که پاقشه ما دلیلت و دلیل کاک مسور ساله که حیوه گلکه اوت حیوه کادیجی دادور از دادور آنها گرم خود اجی وکی من مروه که ساده چه بدستینینه از باش زانم خود اینو که وجداناویشی نه مرتاحه خود وان پلیست اوتینه ویر آسایش خود از باش زانم دلوان جی وکی ما صوتیه چش دستان آهد کاک مسور دمایی پیفامن تو سری کره خو آرینی که پیچه که وجدان خوب زفره آزادی آزادی دادگاهی کردنەکە داخراوە کە سوکار و ئەو کەسانی کاتە بۆ پشتیوانیکردن لە مامۆستا بەدوەری کە وەک دیارە پرۆسەی دادگاییکردنەکە دواخراوە وەک دەبین داوا دەکەم دیارە پەرلەمان حتان سالگی دو حیوا بینه این چی کن چاش خودت ترسن بوش خودی نترسن خودی البران بری هوا خودی سر هوا بو چش خودی نترسن بوش خودی نترسن وقتی تقول صدام حسين دجمنه صدام حسين ندجمن بو والله وطالله وبالله مروفي بصمامت ما قرتن سجنا ابو غريب مؤبد بشوي كوش تراجري سرسين كي داينا دوكي دا سيار بين دا تشينا سجنا ابو غرير خودی والمت هات ام ایدی ام شرط بون مواجهه همی هیوه بو ام شرط بون هندی 3 ساعت 4 ساعت ما چت بر با یک شبا 100 شبا درست بو سجنا دو که روجکا جنکا بو روجکا سلام بو کلی عینیه که او بابا او چه وجدان کا انسانیت کا وجدان کا ضمیر کا رحم دلیوانو دا نمایه والله بلاش اوروپی و چما مصطفی منبر تلفن رساله نکن و نفرکن ها از الونا گرم کاکو بس هکر جاولی و هلویست هبا بس 3 قطابخانه پیش ما مستا اگر بایکوت کرد با بایکوتا دامه خود اینو که از ظالم دام خوبا دیهی سرک حکومت زنگا سالانی لیدا دی بلا بری ساله کشی تا زنگا آزاد کرنا وان زندانیان دابا تلی دابا کاک مسئول والله میب ازمان مفاهاتم خود وکیل سر ویریکا حولیری دمایی که دی بخوبینه سایق تکسی هندی عمل حولیری باشه ما این شرم ناکه اینتر نبون باشه دادور ازام شد دستی تدانینه بس معقولت تو دو جا بری دادگه فایله نه تا بس اینکه تا تو نبینی که اوه قضیه که دوز با ده تا بس اینکه من بس من نخواندیه تلفون هم حامی ویده کم دوش می بابا که ندنه برخونه هن محکمه های اوه متحجیل کرد ما اینشن ویب کن
بس این همی ڕێکایەتێنێ هی نزانێ چاوە ئیهانامە هێتە کردن بەس تو زانی ناهێتە کردن خوزی خوزیش خێرا خودێرا خوزیش خێرا خودێرا سەیدای بەدەل مرۆڤێک کوژ بۆ آن جەریمە کرد بۆ ئان تینتیەک پەقان بۆ هەکە خەلکێکی گوتبامە بۆ بوە چ کردیە ئەمدا سەرێ خۆشۆکەین بەس نوکەدی سەرێ خۆش بە چ شۆ بۆ بمە مرۆڤێکی پاقش خۆی بەداخەوە ئەم مماتەڵەکردنە ئەتوانم بڵێم ینی تۆمار و ڕۆژێکی ڕەشی دادگایە چونکە هیچ پاساوێک نییە بۆ دواخستنی دادگاکان و ئەم بڕیارە لە پشتی دادگاکانەوەیە مەبەستێکی لە پشتەوە ئەویش کاندنی ئیرادەی کەسوکاری ڕاگیراوەکان و سارکردنەوەی ئەوان و ماندووکردنیانە و بەداخەوە ئەم دەسەڵاتە کەڕووکاسە نە بە یاسا مامەڵاکە نە بە پێوەرەکانی مافی مرۆڤ نە ویژدانی کوردانەش کە گوێ لە ئاهوناڵی ئەم کەسوکاریان ناگرێ و تەنانەت ڕێگەی بینینیشیان نادا ئێمە پێمان وایە ئامانجی ئەم دواخستنە ئەوەیە کە ئەوان ئیحراجن چکە ئەم ڕاگیرا و سزادراوانە هیچ بەڵگەیەک نییە بۆ ئەوەی کە ئیدانیان کە و ئەوان قەرارێکیان داوە کە مسبەق پێش قەراری دادگا کەوتون کە ئەمانە تاوانبارن دادگاش هیچ بەڵگەیەکی لەبەردەستانیە هەموو ئەو جەلەساتانەی کە ئێمە زیاد لە 6 جەلسە گوێبیستی وتەی تۆمەتبارەکان و شایەتەکان بووین هیچ بەڵگەیەک لەسەر ئەوان نییە بۆیە ئەم مماتەڵەکردن و دواخستنە هەیە بۆی ئیرادیان بشتێ بۆ ئەوەی تەنەزول بکەن بۆ ئەوەی کۆڵ بدەن کە تاوەکو ئێستا ئەوان و کەسوکارەکەشیان خۆڕاگرانە لە بەردەم ئەم ستەمەیە وەستاون بۆیە بێ بە هەموو لایەکمان ئەم ستەمە ڕەتکەینەوە و ئەم بڕیارە و دواخستنانە شەرمەزارکەین چونکە پێچەوانەی هەموو پرینسیپەکانی مافی مرۆڤ و یاسا بەرکارەکانی هەرێم و دەستوری عێراقیشە من هاونیشتیمانیانی بەڕێز خەڵکی کوردستان بەداخەوە ئێمە تەسەورمان وا بوو ئەم پرسە بێتە پرسی سەرجەم حزبە سیاسیەکان تەنیا ڕۆژی یەکەم کە قەزیەکە گەورە بوو قسەیان لەسەر کرد دوای ئەوە هەمووان بێدەنگیان لێ کرد ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و جەماوەری کوردستان مامەسا بەدەلبەرواری من و ڕەفیقەکانم شاهدیە دەین و ئەمڕۆ من وردەکاری چیرۆکەشێ نووسمەوە بچووکترین دیکۆمنتیان لەسەر نییە کەسی خوڕیەکیان کردبێ هێزی چەکداریان کردبێ بچووکترین تەنانەت 4 شاهیدیان هێنایە ناو دادگا بۆ ئەوەی شاهیدی بدەن کە ئەمانە تۆمەتبارن هەر چواریان دەستیان ناوە قورعانە وتیان هیچیان لەسەر نییە و هیچ شادیەکشمان لەسەر نییە ئەم پرۆسەیە هیچ معقول نییە زیاتر لە ساڵێ خەڵک لە زیندانی ئاساییشا بێ بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکی لەسەر بێ بەم شێوە بهێنرێ و ببرێ ئەمە خۆی لە خۆیدا من دڵنیام دادوەر ناتوانانی حکمی ئەمانە بدا لەبەر ئەوەی بچووکترین بەڵگە بچووکترین شاهید مسجێ دیکۆمنتێ هیچیان لەسەر نییە کە ناکرێ جەلسەکە دواخەن ئەمە خۆی لە خۆیان سزادانە تۆ ساڵێک لە زیندانی ئاساییشا بی مواجهت نەبێ کەس بۆی نەبێ سەردانیکە سزادانە ئەمەی لە کوردستانە هەیە لووتکەی نادادی پێڵێن ئەوەی زەوی تاڵانەکە ئەوەی قاچاخیەکە ئەوەی بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکە ئەوەی سەدان ملیۆن دۆلاری ئەم وڵاتەی دزیوە قەرار لەسەر ئەوانەیەدا کە هیچیان نەکردووە ئەوان بە ئارەزوو خۆیان ئەسوڕێنەوە ئەوانەشی کە هیچیان نەکردووە لەسەر داوای مافی خۆیان بەم شێوەیە لە زیندانە گیرەکرێن بۆیە هیوادارین ڕای گشتی لەسەر ئەمە بێتە جواب ئەگەر تاوان بارێن با دانیشتن بەکراوە بێت با ئێمە ڕاستە لەوێن با خەڵکی تریش ببینێ با بە ڤیدۆ بینێ بزان بچووکترین بەڵگەیان لەسەرە حکم درێن ئەگەر هیچیان لەسەر نییە مامەسا بەدەل جاران جسمی گەورە بوو ئەوەی کە من بینیم نزیکەی 50 کیلۆ کەمی کردبوو جسمی ئەمە لە خۆڕانیە وەک زیندانیەکانی تریش بۆیە یعنی داواکاری ئێمە ئەوەیە ئەنجومەنی دادوەری لە زووترین کاتە کوێن پرۆسە تەواو بکە یعنی ئەوە نزیکەی ئێستا 65 کەسی تر ساڵێ زیاترە گیراون و مەسیریان دیار نییە تۆ 2 ساڵ بوویان و ببێن لە سژنی ئاسایش دوای 2 ساڵ وا دادگاوتی تۆ بێتاوانی ێ باشە من 2 ساڵە لە سژدام بۆیە هیوادارین ڕایگشتی لەسەر ئەمە دروست بێتەوە جارێکی بەناوی خۆی بەخشندە میهرەبان منەمەوێ ئەو ڕاستیە بڵێم کە بەڕاستی باتڵی ئەم کەیسە لەوەیە کە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ئەو کەسەی خۆی سکاڵاکارە
کەسەکە بگرێ و لێکۆڵینەوەشی لەگەڵا بکە